بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئەوەی لە سووریا ڕوودەدات. ئەوەی لە سووریا ڕوودەدات چییە؟ ئایا هێزە کوردیەکان هێزەکانی سووریا دیموکرات بە دیاریکراوی لەگەڵ سوپای سووریایە هێندە لێک دوورن؟ ئایا ئەگەری ڕێککەوتنیان هەیە؟ ئایا ئەو وادەی دیاری کراوە بۆ ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریا دیموکرات و سوپای سووریا؟ ئایا ئەگەری جێبەجێکردنیە لەو چەند ڕۆژێک کە ماوە تورکیا چی دەوێت؟ گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی توێژەری سیاسی لە بەلژیکەوە لەگەڵمانە. کاک مەیسەم سڵاو لێ بێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. ئەوەی لە سووریا ڕوودەدات چییە؟ سڵاو ڕێز کاک ڕانکۆم، کاتەوە هەموو کاتێکتان باش. دەتوانم بڵێم کە ئەوەی کە لە سووریا ڕوودەدات بەشێک لە سێناریۆی تورکیا است بۆ ئەوەی کە بیهەوێت ئەو پلانانەی کە ویستویەتی لە سووریا و بەتایبەت ڕۆژاوای کوردستانە جێبەجێ بکات کە دەستی پێڕانەگەیشتووە لە یەک ساڵی ڕابردوودا دوای ڕوخانی دەسەڵاتی بەشار ئەسەد بە جوڵاندنی ئەو هێزانە کە هەیە کە بەشێکی سەرەکیان لەو هێزانە فەرمان لە تورکیەوە وەردەگرن تاکۆەوەی کە لە دیمشقەوە وەری بگرن و دەیهەوێت کە تا ئاستێکی زۆر ئەو سەقامگیریەی کە هەبووە لە نێوان هەسەدە و هێزەکانی ئەحمەد شەرع تێکی بدات بۆ ئەوەی کە بیهەوێت کە بڵێت کە هەسەدە بۆ نمونە ئەو بیانوانەی کە هێناوێتیەوە هەمیشە تورکیەکە هەسەدە مەترسیە یان هێرش دەکات بەو جۆرە بیاوێت کە پلانەکانی جێبەجێ بکات. بەڵام دوێنێشەوە ئەوەی کە ڕوویدا هاوکات بوو لەگەڵ سەردانی شاندێکی باڵای تورکیەدا بۆ سووریا پێدەچێت کە هێشتا ئەو لێکتێگەیشتنەی کە هەبوو پێشووتر لە نێوانی ئەحمەد شەرع و ژەنەرال مەزلوم عەبدیدا مابێتەوە و بیانەوێت لەو ئاراستەیەدا هاوکاری بکەن. بەڵام تورکەکان بەدڵیان نییە، دەیانەوێت کە ئەو جۆرەی کە کورد باوەڕی پێیەتی وەکو کۆ ئەو هێزەی کە هەیەی بڕواتە ناو سوپای سووریا و بەڵام تورکیا دەڵێت کە نادەبێ وەکو تاک نەک وەکو گروپ بێنە ناو سوپاوە. بۆیە دەیانەوێت کە ئامانجی سەرەکیان پێم وایەوەیە کە بیانەوێت کە گرژی و ئاڵۆزیەکان زیاتر بکەن لە نێوانی هێزەکانی سووریای دموکراتیک و دەمشقیان ئەحمەد شەرع بۆ ئەوەی کە بتوان ئامانجی خۆیان پلانەکان کە هەیەە بیبەرە پێشەوە. کاک مەیسەم، ینی بەم شەڕ و ئاڵۆزیانە ئایا تورکیا دەتوانێت ئەوەی کە دەیەوێت بەدەستی بێنە هێزەکانی سووریای دیموکرات ئەوەندە هێزێکی با بڵین شەڵن یان لاوازن تا بە شەڕ و ئاڵۆزێکی لەم شێوازە بڕیار لەوە بدەن خۆیان بتوێنەوە لە نێو سوپای سووریادا؟ تورکیا ئەگەر بیتوانی باە یان ئەوە ڕێگەی پێ بدرابایە چاوەڕوانی ناکرد لەم یەک ساڵشداوە هێرشی دەکردە سەر ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دموکراتیک. تورکیا پێشی پێگیراوە، تورکیا دەزانێت کە چوونە ناو شەڕێکەوە لەگەڵ هێزەکانی ڕۆژاوای کوردستانە وەکو زەلکاوێکە بۆی کە سەربازەکانی دەچەقن تێدا و ناتوانێت دەرچێت تێدا. دەزانێت کە کۆمەلگای نێودەوڵەتی لی قبول ناکات و بەتایبەت دەوڵەتگەلێکی ناوچەکە وەکو ئیسرائیل چاوی لەسەر ئەوەیە کە تورکیا هەڵەیەک بکاوە لەو هەڵەدا کە تورکیا دەیکات گورزی گەورە بەر تورکیا بکەوێت. بۆیە تورکەکان باش ئاگاداری ئەم بابەتە هەن و هاوکات لەگەڵەوەدا هێزەکانی ڕۆژاوای کوردستان ئەزمونێکی زیاتری شەڕکردنیان هەیە، هێزێکی پۆشتە و پەرداختەتریان هەیە، چەکوچۆڵی باشتر و بە ڕۆژیان بەدەستەوەیە، هاوپەیمانی بە هێستریشیان هەیە. فەڕەنسیەکان لە یەک ساڵی ڕابردوودا زۆر بە ڕاشکاوی باسییان لێ کردووە کە هاوپەیمانی کوردەکان ئەمریکیەکان ئەڵمانیا باسی لێ کردووە و ئێستش ئەگەر بە قسەی خودی وەزیری دەرەوەی تورکیا بێت ئیسرائیلیەکان یارمەتی کورد دەدەن لە ڕۆژاوای کوردستانە. بەڵام ئەوەی کە تورکیا بەدوایەوەیەتی فشارخستنە سەر کوردە لە حەلەب لە گەڕەکەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە کە زۆر گرنگ و استراتێژیکە بۆ کورد کە دەتوانین باسی لێ بکەین کە بۆچی ئەم بوردە هێرشانە دەکرێت و ئامانجی تورکیا چییە و کورد چۆن بەرپرسی ئەم هێرشانەی داوەتەوە. باشە کاک مەیسەم، ینی من بیرمە هەل لە سەرەتاکانی کەوتنی ئەسەدەوە هێشتا بە تەواویش نەکەوت بوو، تۆ دەدوو دەبێت کورد لەو دوو گەڕەکە کوردیە بمێنێتەوە و شەڕی خۆی لە شێخ مەخسوود و ئەشەفیە بکە لە حەڵەبە لە کاتێکە دەزانی ناوچەیەکی ڕاستە کوردی کورد لەوێدا هەن بەڵام ناوچەکە بە گشتی عەرەب نشینە. ینی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ لە ڕاستیدا هەر لە سەرەتای گۆڕانکاریەکانی سووریەوە باوەڕم وا بوو کە بۆ پاراستنی ڕۆژاوای کوردستان ئەبێ لە حەلەب کورد شەڕی خۆی بکات. ئێستا ئەو شەڕە ئەگەر شەڕی گەرم و
سەربازی بێت یان ئەوەی کە سیاسی بێت و بڕۆنە سەر مێزی دانوستان و گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکە. حەلەب یان گەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە مێژوویەکی زۆر زۆر گرنگی هەیە بۆ کورد کە ئەزمموی باشی لێ کەڵگۆرگتووە لە دوای 2015ەوە. ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە ڕێگەیەکی استراتێژیک بە ئەو گەڕەکانەدا تێتەپەڕێت بە ناوی کاستیلۆ یان ئەوەی کە بە عەرەبی پێی دەڵێن شارع الکاستیلۆ. ئەو گەڕەکە ئەو ڕێڕەوێکی زۆر گرنگ و استراتێژیکە کە لەوێەوە دەتوانێت بگاتە سنووری تورکیا و 6 کیلومتر لە تورکیا دوورە لە باکووری حەلەبەوە کە هێزە کوردیەکان لەوێ جێگیرن کە دەکاتە شاری کیلیس لە تورکیا و هاوکات ڕێڕەوێکی گرنگ بوو لە شەڕی داعشدا کە توانی بووی بۆ نمونە بەشار ئەسەد کەڵکی لێوەردەکرد، رووسیا بردومانی کرد، کوردەکان لەوێ مانەوەەوە بەرگریەکی زۆر قارەمانانیان کرد بۆ ئەوەی کە ئەو گەڕەکە یان ئەو ڕێڕەوە لە دەست نەچێت، چونکە ڕێڕەوێکی استراتێژیکە تێدەپەڕێت لە حەلەبا و لە حەلەبەوە دەڕوا بۆ ناوچەکانی دیکە، دەڕوات بەرەو لازقیە، دەڕوات بەرەو تەرتوز، دەڕوات بەرەو سنوورەکانی تورکیا و کورد ناچارەکە لەوێ بوونی هەبێت بۆ ئەوەی کە یەک ئەوەی کە ڕۆژاوای کوردستان بپارێزێت لە ئەوەی کە ببێ بە یەکەم هێڵی بەرگری کورد و هاوکات بۆ ئەوەی کە گفتوگۆ و دانوستانی لەسەر بکات لەسەر ڕۆژاوای کوردستان، نەک ئەوەی کە لەسەر خاکی کوردستان گفتوگۆ و دانوستان بکات، بەڵکو لە حەلەبا گفتوگۆ و دانوستان بکات لەسەر ئەو گەڕەکانە کە چۆن بێت داهاتووی چۆن بێت. ئەمە یەکێک لەو بابەتانەسە. بابەتی دیکە ئەوەیە کە پەیوەندی بە ئەفرینەوە هەیە. ئێمە لە ڕۆژاوای کوردستانە ئەزانین کە تورکیا وای کردووە کە ڕۆژاوای کوردستان بکات بە دۆرگەی کردوێتەوە. ئەفرین دۆرگەیەکی دابڕاوە لە ڕۆژاوای کوردستان و تورکیا دای بڕاندووە تاکە ڕێگەیە کە ماوەتەوە بۆ ئێوەی کە ئێمەی کورد بتوانین ئەفرین لە دەستمان دەرنەچێت شێخ مەقسوود و ئەشرەفیەس و لەوێەوە ئێمە دەتوانین کە ئەو ڕێڕەوە گرنگە استراتیژیکە بازرگانیە کە لەوێ بوونی هەیە پەیوەندیمان هەبێت لەگەڵ ئەفرینە. ئەمە بابەتێکە کە تورکیا زۆر زۆر پێی هەستیارە دەیهەوێت کە کورد لەوێ نەمێنێت وەکو هێزی چەکدار، لەوێ نەمێنێت لەبەرەوەی کە دەزانێت کە ڕێڕەوێکی گرنگ و استراتێژیکە دەتوانێت کە لە داهاتوودا ئەم ڕێڕەوە ببێ بە خاڵی وەرچەرخانی کورد و بتوانێت کورد بیکا بە کارتی براوەی خۆی لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان. ئەمە بابەتی ئەشرەفیە و گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوودە لە ڕۆژاوای کوردستان یان لە حەلەبە. هاوکات هێزەکانی ڕۆژاوای کوردستان تێگەیشتون لە ئەوەی کە ئەگەر لە ئەشرەفیە و شێخ مەقسوود نەمێنێن واتە پاشەکشە بکەن دەبێت بەرگریەکەیان بێنە سەر خاکی ڕۆژاوای کوردستان. ئەمە بۆ خۆی ئەتوانێت وەکو شکستێکی گەورە ببێنێت، بۆیە ئەوان لەوێ بەرگری دەکەن، لەوێ هێڵی بەرگریان دروست کردووە بۆ ئەوەی کە حەسەکە و قامیشلۆ پارێزراوتر بێت، بۆ ئەوەی کە پارێزگاکانی وەکو دێرەزور پارێزراوتر بێت و کورد لەوێنە بتوانێت سەقامگیرتر بێت. ئەوەیە کە ئێمە دەبینین کاتێک کە هێرش دەکرێتە سەر شێخ مەقسوود و ئەشرەفیە لە کۆبانی حەسەکە دێرەزور ئەو ناوچە کوردیانە هەمویان کوردەکان ئامادەن و دەڵێن کە ئێمەمانەوێت بڕۆین بەرگریکەن لەبەرەوەی تێگەیشتون لەوەی کە ئەگەر شێخ مەقسوود و ئەشرەفیە بدۆڕێنین حەسەکە و قامیشلۆ ئەکەوێتە مەترسیەوە. زۆر باشە. کاک مەیسەم ڕێکەوتنەکەی نێوان ئەحمەد شەر و مەزلوم کوبانی مەزلوم عەودی بەکوێ دەگات؟ چەند ڕۆژێکی کەمی ماوەوادەی کە دەستنیشان کرابووەکو دەزانین ئەمریکا فەرەنسا بەجددی لەسەر خەیاڵن بەوەی کە ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ وا دەردەکەوێت کە ئەحمەد شەرعیش ئەنی مەیلی بۆ هەبێ ڕێکەوتنەکە جێبەجێ بکە. یەکەم ئەم ڕێکەوتنە ئایا جێبەجێ دەکرێ و ئایا ئەحمەد شەرع دەتوانێت بێگوێیی تورکیا بکە؟ ئەگەر وا بڵم مەچێر لەژێر فشارێکی زۆردای دەزانێت کە هێزەکانی کە ئەو هێزانەی لەژێر دەسەڵاتی ئەحمەد شەرعایە ناتوانێت شەڕی کوردی پێ بکە، ناتوانێت شەڕی هێزەکانی سووریای دیموکراتیکی پێ بکە و دەزانێت کە ئەگەر بڕاتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵیاندا لەگەڵ هەسەدەدا دۆڕان پشتی ئەحمەد شەرع دەبێت. بۆیە ئەحمەد شەرع بە ڕوانگەیەکی ڕیالیستی و لە بابەتەکە دەڕوانێت دەیەوێت کە تا ئاستێک کۆنتترۆڵی دۆخەکە بکرێت و شەڕێکی لەو ئاستدا ڕوونەدات. هەردوێنێ شەو هەڕەشیان دەکرد هێزەکانی هەسەدەکە لە حەلەبەوە هەڕەشیان دەکردیان ئەگەر ئێمە فەرمانمان پێ بگە لەسەرەوەی خۆمان و فەرمانمان پێ بدرێت ئێمە تاکو دەمشق ناوەستین، ئەو تەواناییە لە خۆیانە دەبینن. بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە هەموو ئەو هێزانش کە لە چوارچێوەی وەزارەتی ناوخۆی سووریەدا جێگیرکراون لە ئەحمەد شەرع ئەو فەرمان وەرناگرن، هەر ئەوانەی کە هێرشیان کردووە سەر گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە حەلەب دوێنێشەوە یان عەشیرەتەکانیش کە هەن لە دەوروبەری حەلەبیان لە ناوچەکانی دیکە کە بۆ خۆیان سربەخۆتر خەریکن هەنگاو هەڵدەنێن دوێنێشەوە هەر عەشیرەتی
بەقەرەکە نەواف بەشیر وەکو ڕێبەری گشتیانە نیە و عشیرەتە ڕەشەی لە هێزەکانی سووریای دموکراتیک دەکرد لە حاڵێکدا ئەو عشیرەتە سەر بە بەشار ئەسەد بوو دژی خەڵکی ڕاپەڕێوی سووریا شەڕی دەکرد ئێستا هاوکات دەیەوێت کە لە دژی هێزەکانی سووریای دموکراتیکی شەڕکە هەموو ئەم ئاڵۆزیانە کە لە ناوخۆی سووریەدا هەیە گروپگەلێکی چەند لایەنە هەیە هەر گروپێک سەر بە وڵاتێک سەر بە لایەنێکە عشیرەتەکان جیاوازتر بیر دەکەنەوە ئەحمەد شەق دەزانێت کە دۆخێکی لەم شێوە لە سووریا کۆ ناکرێتەوە بۆی ئەگەر ئەم هێرشە ئەم شەڕە گەورە ڕوودا لەبەرەوەی کە ئێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستانی ئەسەر ئێرش بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک ئێستا لە حەلەب بێت یان لە ناوچەکانی دیکە ئەبێتە هۆی ئەوەی کە ئۆتۆماتیک ئیسرائیلیش هەستیار ببێتەوە لە ناوچەکانی قودەیتەریە لە سوەیدا بۆ ئەوەی کە بیهەوێت کە زیاتر فشار بخاتە سەر ئەحمەد شەر و هەر دوێنێ شەو کە هێزەکانی سەر بە تورکیا هێرشیانە کردە سەر کوردەکان لە حەلەب لە شێخ مەقسوود و ئەشرەفیە بەنیامین نەتانیاهۆ لە پرێس کۆنفرانسێکدا وتی بە ئەردۆغان وتی ئەگەر خەونی ئیمپراتوری لەسەردایە ئەبێ لەسەر دەریبێنی لەبەرەوەی کە ئیسرائیل ڕێگەت پێنادات و ڕێگریت لێ ئەەکەینە داگیرکاری زیاتر ئەمە بۆ خۆی پامێکی ڕوونە بۆ تورکیا و تورکیا دەزانێت کە چی بەسەردێ و بۆ ئەحمەد شەر ئەیش دەزانێت کە چی بەسەردێ بۆیە ڕیسکێکی وەها ناکەن لەم قۆناغی ئێستادا ئەم هێرشە وردانە بەردەوام دەبێت پێم وایە زیاتر دەبێت بۆی کە فشارکەنە سەر ئەحمەد هێزەکانی ڕۆژاوای کوردستان بۆی کە بیانەوێت کە ئەو ڕێککەوتنە کە هەبوو جێبەجێکرد لە ئێستادا ئەو جۆرەی کە من تێڕوانین ئەیبینم ژێنەراڵ مەزلوم عەبدی نایهەوێ ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکات لەبەرەوەی کە ئەو ڕێککەوتنە گۆڕانی بەسەر داهاتوە قۆناغەکە گۆڕاوە و کورد بەهێزتر دەرکەوتوە ئەحمەد شەر لاوااسترەوە کورد دەتوانێت پشتی زیاتری بەرکەوێت ئەمە واقعێکیشە لە سیاسەتی نێودەوڵەتیدا ڕوانگەیەکی ڕێئالیستیەوە مافی خۆیەتی ئەوەی کە باسی لێ دەکات ژێنەراڵ مەزلوم عەبدی هەر ئەوە بوو کە لە دهۆکا باسی لێ کرد ئەبێ ڕۆژاوای کوردستان ببێ بە ناوچەیەکی فدراڵ ئەو ئەگەر ئەحمەد شەر ئەتوانێت ئەمە قبول بکات واژۆی لەسەر بکات و ئێستا ژێنەراڵ مەزلوم عەبدی باز دەوە دەکات ئەبێ لایەنی سێەم هەبێ لە بینمانە ئەبێ ئەمریکایەکان هەبن ئەبێ فەڕەنسەویەکان هەبن لە ڕێککەوتنێکا و بە فەرمی ئەبێ واژۆی بکەن بوونی لایەنی سێەم وەکو ئەمریکایەکان وەکو فەڕەنسەیەکان و ناڕاستەوخۆ وەکو ئیسرائیلەکان گەرنتێکی زۆر باشە بۆ ڕۆژاوای کوردستان کە پێم وایە لە داهاتوێکی نزیکە ئێمە بینەری ئەوە بین کە ڕێککەوتنێکی نوێ بێتە ئاراو باشە پێ دوایە ئەحمەد شەر بەوە ڕازی دەبێ تورکیا یان تورکیا ڕێگەی پێدەدا بەوە ڕازی بێ کە کورد فیدرالی بەدەستبێنێ لە ڕۆژاوای کوردستان لە نێو سووریادا ڕەنگە ناوەکەی نەکەن بە فیدراڵی ڕەنگە لەژێر ناوێکی ترا بینوسن بەڵام ئەو جۆرەی کە هەیە ڕۆژاوای کوردستان بمێنێتەوە وەکوی ئێستا کە هەیە ئەو جۆرەی کە باز لێکراوە هێزەکانی ڕۆژاوای کوردستان دەبێت بکرێن بە سێ بەشەوە بەشێکیان ئەوەی کە یەقەژە هێزی ژنانە کە وەکو خۆی بمێنێتەوە لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان وەکو هێزی بەرگری بێت هێزی سنووری هەبێت هێزەکانی پاراستنی سنوورەکانی ڕۆژاوای کوردستان و هێزێکی دیکە بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر وەکو داعش کە لەگەڵ ئەمریکایەکانە هاوکاریانە بێن لەگەڵ هاوپەیمانان هاوکاریان هەبێت لەم سێ هێزە ئەگەری هەیە پێک بێت هێزەکانی ڕۆژاوای کوردستان و بەو جۆرەی کە ئێستا هەیە بمێنێتەوە و واقعەکە قبول بکە ئەحمەد شەر بژاردەکانی چیە ئەبێ باز لەوە بکەین ئایا ئەیەوێت کە شەڕێکی گەورە لەگەڵ ڕۆژاوای کوردستان بکە ئایا ئەم شەڕە گەورە کە ئەو ئەیەوێت دەستی پێ بکات نابێتە هۆی ئەوەی کە لە 7 ئۆکتۆبری 2023ەوە کە ئیسرائیل و ئەمریکا بە هەموو توانایی خۆیانەوە ئێرانیان پاڵپێەوە ناوە بڕاتەوە ناوخۆی ئێران نابێتەوە هۆی ئەوەی کە دووبارە ئێران بێتەوە سووریەوە مەترسی گەورە دروست بکاتەوە بۆ سەر ئیسرائیل بۆیە ئەبێ هەڵسەنگاندنی هەموو ئەم بابەتانە بکات و پێم وایە کە کردوێتی بۆیە نایەوێت کە بڕاتە شەڕێکی وەهاوە و واقعیەتەکەش ئەوەیە ئەحمەد شەر لە ئیدلیبەوە شارێکی بچووکەوە هات گەیشتە دەمشق ئێستا ئەحمەد شەر زیاتر توانین بڵین دەمشقی بەدەستەوەیە بەڕاستی من پێی ناڵێم دەوڵەت و پێشی ناڵێم حکوومەت پێی دەڵێم کە چەند گروپێکی کۆ کردوێتەوە کە دەمشقیان بەدەستەوە گرتووە و ڕازیە بە ئەوە تاکو ئێستا ئەوەی کە بەدەستی هێناوە ڕازیە لەبەرەوەی کە توانیوێتی ڕەوایەتێکی نێودوڵەتی بۆ خۆی بکرێت دەتوانێت خۆی وەکو سەر و کۆمار پێناسە بکات ئەو کەسانەی کە لە دەوری بوون توانیوێتی لە لیستی تێرۆر خۆی هەمویان دەربێنێت وە ئەمە بۆ ئەحمەد شەر زۆر بەرەو پێشچوونێکی زۆرە بەڵام ئەوەی کە تورکیا دەیهەوێت لە ئەحمەد شەر هەر هەمان بابەت بوو کە لە سەرەتای گۆڕانکاریەکانەوە بوو تورکیا ڕوانگەی ئەوە بوو کە ئەحمەد شەر ئەم هێزانە کە دەجوڵێنرێن هەموو سووریە بەدەستەوە بگرن و شتێک بە ناوی
فدراڵی لامەرکەزی یان گروپ و لایەنگەلێک وەکو ئەوەی کە ئێستێم هەمانە لە سوەیدا لە ناو شیعەکانە لە تەرتوس و لازقیە عەشیرەتەکان لە ناو نزیک دێرە زور و حەلەب و ئەوانە نەمێنێت یان ڕۆژاوای کوردستان نەمێنێت ئەمە بابەتێک بوو کە تورکیە دەویست بەڵام تورکیە کەوتە ناو داوێکەوە کە ئیسرائیلیەکان بۆیان دانابوو و ئەو داوە ئەوە بوو کە ڕۆژی پێش ڕوخانی بەشار ئەسەد 7 دەسامبەری 2024 لە قەتەر هاکان فیدان رازی بوو کە دانیشتن و دانوستان بکرێت لە نێوان بەشار ئەسەد و ئەحمەد شەرع بۆ ئەوەی کە هێرشەکان ڕابگیرێت بەڵام ئەمریکایی و ئیسرائیلەکان وتیان چیتر تەواوە کار لە کار ترازاوە دەبێت بەشار ئەسەد بڕوە لەوێدا بوو کە تورکیە زانی کە فێڵی لێکراوە کڵاونراوەتە سەری بەڵام بۆی کۆ نەکراوە ئێستا فشارانە کە دروستی دەکات بۆ ئەوەیە کە بتوانێت تا ئاستێک ئەو شکستانەی کە تووشی بووە نەک تەنیا لە سووریە لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قەرەبووی بکاتەوە بابەتێک کە زۆر گرنگە ئێمە لە بەرچاوی بگرین ئەوەیەکە لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە تورکیا ئاوت کراوە لە گۆڕانکاریە ئاست بەرزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە غەزە پرسی غەزە لەگەڵ تورکیا تاوتوێ ناکرێت لە سووریە ناتوانێت بەرەو پێشەوە بڕوات لەگەڵ وڵاتانی دیکە لە ناوچەکەدا پێشی پێدەگیرێت پەیوەندیەکانی لەگەڵ ناتۆ و یەکێتی ئوروپا خەریکە خراپتر و خراپتر دەبێت پەلە قاژەی ئەوێسە کە ببێت بە ئەندامی یەکێتی ئوروپا ڕێگەی پێ نادرێت گەمارۆ دەخرێتە سەر ئەو گروپانەی کە نزیک لە تورکیان بەریتانیا چەند ڕۆژ پێش گەماڕۆی خستەسەری هەموو ئەمانە تورکیە باشی ئەزانی و هاوکار لەگەڵ ئەوەدا دەستی کردووە بە پرۆسەیەک لە ناوخۆی تورکیا و باکووری کوردستان بە ناوی پرۆسەی چارەسەری یان پرۆسەی ئاشتی پێ دەڵێن کە ئەتیا ماوەتەوە ئەگەر ئەو پرۆسە تێک بدات بەهێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەو پرۆسە بێگومان تێک دەچێت و خەلەلی تێدەکەوێت خەلەل کەوتن ناو ئەو پرۆسە دەبێتە هۆی ئەوەی کە دووبارە ناومێدێکی گەورە لە ناو شقامی تورکیا بڵاو بکرێتەوە شەڕ و پێکدادان ئەگەری هەیە درێژەی پێ بدرێت و هەموو بەڵێنانەی کە هەم ئەردۆغان هەم دەوڵەت باخچەلی و هەم سیاست مەدارەکانی دیکە بە خەڵکی تورکیانداوە لە ناو بچێ بۆیە تورکیا لە ئێستادا من پێم وایە لەژێر فشارێکی زۆر گەورەدایە چ لە ناوخۆ وەکو هەرێمی و نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی تورکیا ڕێگەی پێ نادرێت کە زۆر جم و جۆڵ بکات هەرەوە بوو لە ئاخر کۆنفرانسێکە کە لە قەتەر گیرا کۆنفرانسی سنتکام ڕێگەیان کە لەسەر غەزە بۆ ڕێگە تورکیا بەشداری بکات سپاس دەکەم بەڕێز کاک مەیسە مورادی توێژەری سیاسی زۆر سپاس کە لە کۆپنهاگنەوە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانت خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەین و کاتێکی خۆش